بەناوی خۆی بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان خۆشحاڵ و شادومانین بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شاد دەبینەوە. ئەم جارە لە قەزای مەخمورین هاتوینەتە لای یەکێ لەو کاسبکارانەی کە ساڵانێکی زۆرە لەم بازاڕە خەریکی کەسابەتە بە تایبەتی فرۆشتنی قوماش یاخود با بڵێن کوتاڵ. بابزانم ئەو چەند ساڵە ئەم کارە دەکا و چەندێک دڵی پێخۆشە و چی یادەوەرێکی هەیە لەگەڵ مانجی ڕەمەزانە لەگەڵمان ئابن. بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لێبی. لە قەزای مەخمورین لە لای کاک کامەران سلێمانین کەوا ساڵانێکە لەم بازاڕە کاسبکارە و خەریکی فرۆشتنی جلوبەرجی ئافرەتانە. جا من پرسیاری لێ دەکەم بابزانم ئەو لەگەڵ مانجی ڕەمەزانە بینی چۆنە و لە پاڵ ئەوەدا چەندێکی شەکەی خۆی خۆش دەوێت و چەند ساڵام کارە دەکاتن. کاکامەران سەلام عەلەیکوم. مەخمور گەرمە بابزانم هەرچەندە فەسڵەکەشی بەهارە بەڵام گەرمی پێوە دیارە. ئێوە لەگەڵ ئەو گەرمایە و لەگەڵ مانجی ڕەمەزانیشان چۆنن؟ وەڵڵا الحەمدوللا لەخوای بەزادی باشین تا ڕاددەک باش بووە تا ئێستا 2 ڕۆژە گەرما هاتێ بەڵام الحەمدوللا لەخوای بەزادی باشین. لەخوای بەزیادی لەگەڵ ڕۆژوە چۆنین؟ الحەمدوللا باشین لەخوای بەزیاد. یاخۆ باشی لەگەڵ نوێژە جەماعەتەکان لەگەڵ چوونە مزگەوتە؟ وەڵڵا الحەمدوللا بەشداری نوێژە جەماعەتەکان دەکەین بەشداری تەڕاویع دەکەین. خوای گەورە لێمانی خۆ بکە. ئامین ئەجمعین. بابزانم ئیشەکەی خۆت چەند ساڵە دەست داوەتە ئەم کارە؟ وەڵڵا زیاتر لە سەرووی 15 ساڵ دەبی ئەو کارەی دەکەم. 15 ساڵ؟ بەڵێ. زۆر باشە. چەندێک ئیشەکەی خۆتت خۆش دەوێت؟ وەڵڵا ئیشەکە بە مروری زەمان تێکەر بوویمە لەگەڵ ئیشەکەم خۆش دەوێت کڕیارمان هەیە و مەڕبوطین پێکەوە ئیدی ئەلحەمدوللا کارەکەی خۆمان خۆش دەوێت. بابزانم ئەو سنوورە هەم لە نێوانی حکوومەتی عێراقی و هەرێمدایە. بازاڕەکەی چۆنە گەرمە؟ بازاڕی باشەیان بێموچەی موچەخۆرانی هەرێمیش کاریگەری هەیە لەسەر بازاڕە؟ وەڵا بێموچەی کاریگەری هەیە لەبەرە بەشێکی زۆری موچەخۆران سەر بە هەرێمە بەشێکی کەمیش سەر بە بەغداوە. بەڵام کاتێک موچە نابی بازاڕەکە سست دەبی. باش کاتێک موچە دەبی بازاڕەکە تا ڕادەک زوو لە چی تێدا بدێت. کە بازارت نییە و بازار سستا لێرە خۆت بەچیوە سەرقاڵ دەکەی؟ قورئان دەخوێنی گوێ لە قورئان دەگری ڕامانت هەیە؟ وەڵاهی زار زار دەشتمان هەیە پارچە زەویەکمان هەیە دەچینەوێ زاری واشەیە لێرە خەریکی ئەو بابەتانینە مەسەلەن زاروێ بابەتێک دەخوێنینەوە کارەکانمان ڕێک دەخین ئیدی ڕۆژانە خەریکی ئەوەینە. ئەم لە ناو دوکانەکەی توو شتێکی جوانم دیت سندوقەکەت دانایە ئەو سندوقە یارمەتیە بۆ منداڵی بێباوک. چۆن بیرت لەوە کردەوە سندوقە دابنێ؟ وەڵا الحەمدوللا ساڵانێک کە دەستگای بەخشین جێگای دەستی دیارە لەو شارەی ئێمەش بیرمان لەوە کردەوە سندوقێک لێرە سندوقی هاوکاری بێباوکان لە دوکانەکەی خۆماندانین. سەرەتا پێماوە بوو استیجابەکی باشی ناوی بەڵام الحەمدوللا ئێستا استیفادەکی باشی هەیە لەوە بێباوکان. ئەگەر هەریەکە بە ڕوبعێک بی بە هەزارێک بی 2000 زۆر دەکەم مانگانەیەک بۆ بێباوکێکی تێدا دەرەچی. ڕەنگە خەرکێکە بی کڕیاری مەژنەبی بە زەزانین سندوقەکە هەیە لێرە لە دەستی ئەمینە و بەخشینیش لە دەستی خەرچی ئەمینە. الحەمدوللا بڕەپارەیەکی دێتێ مانگانە ئەمەش دابەشی سەر یەتیمان دەکرێتەوە. باش زانم چ یادەوەرێک لەگەڵ مانجی ڕەمەزانە هەیە؟ حتمەن هەمومان یادگاریەکمان هەیە یان چێژبینیەک هەیە یان بوو لە ساڵی ڕابردووبی لە ساڵەکانی ڕابردووبی چ یادەوەرێک لەگەڵ ڕەمەزانە هەیە؟ وەڵڵاهی یادەوەری ساڵانی زوو بەشداری لەیلەتولقەدر و تەرایعەکانمان دەکرد. زاری وا بوو یاتاقەکانمان لەگە خۆمان دەبردە مزگەفتەکان لە پاش عیشایە دەچوین نەدەهاتینەوە. مامۆستایە بەڕێزەکان هەر لە سەرەتای ڕەمەزانەوە دەستیان بەوەی دەکرد ئامانجیانەوەی بوو سەری مانگ سەر نیەت بەرە و جەژن قورئان تیا ختم بکرێ. ئەو لەکەی نوێ یاتاقتان دەبرد؟ وەڵڵا جاری وا پاش عیشایە یاتاقەکانمان دەبرد لەوێ دەماینەوە نەدەهاتینەوە. ئیدی بکۆی ئەو مانگەی قورئان تێدا ختم دەکرا یادەوەرێکی خۆش. یعنی هەر لە سەرەتای ڕەمەزان یان لە کۆتاییەکانی ڕەمەزان؟ لە کۆتاییەکانی ڕەمەزان لە لەیلەتولقەدرەکان ڕا یاتاقمان دەبرد پاش عیشایە لە مزگەفتەکان دەماینەوە.
باشە باسی ئەو چێژەم لۆکە کە لە مزگەوت دەمانەوە هەر لە دوای عیشا هەتاوەکو بەرەبەیان. والله رأي أهل السنة والجماعة إنسان بعبادة يزيد بالطاعة وينقص بالمعصية. إنسان بهوي خير كارو تاكو إيماني برزافاته كاتك ما القرآن كان ما زيادة مزقفته كان داخلين كاتك زيادة ما إنه إيمان إنسان برز دبو أو كات إنسان مجري بخوي داكا خوي جورا لي قبور داكا يعني عملكي لي ورقدي درنجاني الشويش بو خالصا لله بو أو زور خوش بو يعني هستا شي خوش بإنسان دبخش. باشە من زانیومە تۆ خەریکی ئەو کاتی هێنانی ڕۆژنامە و شتیواش بووی لە بۆ قەزایە یعنی گرنگیت بە بابەتی ڕۆشنبیریش دەدا. والله الحمد لله هەر لە سەرتاوە هەستمان بۆی کرد مەسەن ئەو شارەچی پێویست بی هینایتمان مەسەلەن کتێب بی کاسێت بی ڕۆژنامە بی هینایتمان لە ئەو شارەی بەشێک لە گەنجان خۆمان پێوە خەریک کردی خۆمان پێ ڕۆشنبیر کردی الحمد لله. سپاس بۆ خوای گەورە. دەستەکانت خۆش بی پێم خۆش بوو زیاتر لە خزمەت تابم بەڵام لەبەر ماوەی بەرنامەکە داوای لێبوردنمان هەیە و پێمان خۆشە دیارێکمان هەیە لێمانی قبول بکەیت. ئەمە دیاری کەناڵی ئاسمانی پێیامە پێمان خۆشە لێمانی قبول بکەی و خۆشحاڵ بووین بە دیدارت. خوای گەورە جەزاتان داتەوە یاخوا بەخێر بێن خۆشحاڵ بووین بە هاتنی کەناڵی پێیام. سپاس دەکەین. خوای گەورە موفقتان کە خوای گەورە لەژێر سایە سێبەرەوە قورئانەی عەشرمان بکە ئینشاءڵڵا.